بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دەرهاویشتەکانی ڕووداوەکانی 22 ئابی شاری سلێمانی دەکەین. ڕووداوەکەی لالزار و گەڕەکی سەرچنار کە ناکۆکیانی بافڵ تاڵەبانی و لە هەورشێک جەنگی تەقینەوە بەهێز ئەم کێشەیە یەکلاکرایەوە. ناکۆکی بڵین کاریگەری دەرهاویشتەکانی لەسەر سلێمانی لەسەر هەرێمی کوردستان و کاریگەریشی ئایا دەبێت لە سەر پەیوەندیەکانی داهاتووی پارتی و یەکێتی لەبەرەوەی لە پرسەکەدا ناوی هەولێر هاتووە کە لەوێ کارگەی درۆن دروستکراوە لە کەوتەکانی چی دەبێت و لەسەر پرۆسەی سیاسی و ئەم ڕووداوانە چیان پێوتین و ئایندە هەرێمی کوردستانیش چی دەبێت بەرەست ئەم دوو حیزبەوە. ئەم پرسان لەگەڵ بەڕست کاک عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووتری کوردستان سەیر لەسەر دەکەین. کاک عومەر بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ساڵی 2021 بافڵ تاڵەبانی لە هەورشێک جەنگی دوورخستەوە لە یەکێتی نیشتیمانی. دوای ئەو 4 ساڵە دووبارە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بوو کە بەهێز یەکلاکرایەوە و هێز برایە سەر لالەزار و دواتر لە هەورشێک جەنگی دەستگیر کرا و دەڵێن بەنیازی کودەتا بوون و ئەوانە. بۆچی ناکۆکیەکان تەقینەوە بە بۆچوونی بەڕێزت؟ وەڵاهی زۆر سپاس بۆ جەناب و بۆ ستافەکەشتان و بۆ بینەرانیشتان. بەداخەوەی لێم ینی ئەگەر بچی بگەڕینەوە بۆ مێژوویەکی زۆر کورت کە پێش 30 ساڵ لەمەوە پێش یا پێش 40 ساڵ لەمەوە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ و لە شاریش تەسەورەکەم تاکە هێز بوو کە هیچ هێزێ لە هێزەکانی تر نەیەتوانێت ڕکابەری بکات لەسەر تاسەری کوردستانە، تەنان تا مۆنتیقەکانی سنووری پارتیش و بادینانیش. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی بەڕاستی هێز بوو بە معنای کەلیمە، بە تایبەتی تا لەو سەردەمەی کە کۆمەڵی ڕێنەرانی کوردستان مابوو ئەو خۆتزانی 3 باڵ بوون بزوتنەوە و خەتی گشتی و کۆمەڵ هاتن تر دوای ئەوەی وردە ئەم هێزە بەرە و ئەم حیزبە بەرە و تاگڕەوی و بەرە و سەرکردایەتی تاکە کەسی ڕۆشت کۆمەڵی ڕێنەرانی کوردستانی نیان هەڵۆشانەوە. دوای ئەوە گەر سەرنج بدەی ئاڵای شۆڕش لە ناوی بە بیر و ڕایەکی جیاوازیەتەکایە و بەنیازن هەر لە ناوێکی نیشتیمانی کوردستانە بێت بمێنەوە ئەو بوو ئاڵای شۆڕشیان بەو دەردەبرد و مەلا بەختیار و مامۆستا پشکۆ و شێخ عەلی و ئەوانە کە قیادەیانە کرد لەگەڵ سارا عەزیز و ئەوانە هەتا ئەم کاک عیماد ئەحمەدەش هەر لەگەڵ ئەو ئاڵای شۆڕشا بوو. ئەم بەڕێزانش ویستیان بە بیرێکی جیاواز بێنەوە لەناو بەودەقەیەکی نیشتیمانی کوردستانە کار بکەن. ئەوانیش تاوان ئەمە وردەوەدە ئەم هێزە بوو باسەکەم کە چەند بەهێز بوو وردەوەدە پارچەی لێبێتەوە تا وردەوردە هێواش خەریکەوەکو گەڵایەکی بێداری لێدێ یەکێتی نیشتیمانی کوردستان. دوای ئەوە تاوان دوای ئاڵای شۆڕش اینجا ئەو بۆ بزنەوەی گۆڕان کە دوای ڕاپەڕین بزنەوەی گۆڕانیش تاوان پێش ئەوەش پێش ئەمویان بزوتنەوەی سۆشیالیستی لێجیا بۆتەوە لە سەرتاوە، بەس ئەویان زۆر کاریگەر نەبووە لەسەری. اینجا ئەخیرەن بزوتنەوەی گۆڕانیشی لە جەنابی مەرحوم کاک نوشیروان وەکو باڵێکی ویستی وەکو هێزێکی مەدەنی جیابوویەوە و هیچ باوەڕی بەوە نەبوو هێزێکی چەکداری هەبێ، هیچ جۆرە چەکدارێک لەناو تەنها هەدوێ کەس هەبوو کە من خۆم لەناو بزنەوەی گۆڕانە بووم هانی نەوشیوان سەفایانەدا بەڕەحمەت بێ کە با هێزی چەکدار دروستکردی باوەڕی پێ نەبوو لەبەروی بیزانەیە کە هێزی چەکدار هەبێ هێزی چەکداری هەبێ بە بۆچوونی من ئەبایە بچێ بە گژ یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش هێزەکەی بە قووەتر بوو لەبەرەوە بزنەوەی گۆڕان بە حوجەی بوونی هێزی چەکدار لە ناوەکە ئەو بوو نوشیوان مستەفا ئەوەی خەبوڵ نەکوون. دوا لێک جیابوونەوە و دوا بڵێن لقاکانی لێکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم لاهووری شێخ جەنگی بوو کە لە یەکێ لە سەبەبە هەرە سەرکیەکانی ئەو بوو لە کۆنگرە 1970 دەنگی هێنا. ئەمەش ئێرەی سەروی کوڕی مەرحوم مام جەلالی بەلای خۆیدا هێنا و پێی ناخۆش بوو بەڕاستی ئەو لە بەڕاستی لە ڕووی ناسینیشەوە لاهور شێخ جەنگی ناسراوتر بوو لە سەرەتا لە بافڵ تاڵەبانی تاو کاتی ئەم دەفعی حکومی نەگرتووە دەست ئەو نیزاع کەوتە بینە نیزاعی عایلی بم بووە بەغات تا تاوای کەم لێم گەرە پێم مەبرەتا زۆرم نەماوە. ئەوە بوو لاهور شێخ جەنگیش بەوش دەردەبرا لە 8 ئۆکتۆبەرە 8 تەمووز عەفوو لە 8 تەمووز 2021. بەڵام هەڵەی لاهور شێخ جەنگی چی بوو کە کردی بەڕێی من ئەو ئەوایە کە چووە دەرەوە ئەو لایەنگرانی خۆی کە لەگەڵی بوون ئەوی شوک و نەوشیوان مستەفا تەنها هێزێکی مەدەنی دروست کردایە. بەداخەوە ئەو هێزی چەکداری لە دەوری خۆی کۆ کردەوە هەرچەند ئەو هێزە چەکدارەکی کە لە دەوری پارتیە
کە لە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر هێزی حیزبیە بەڵام ئەمان لەبەرەوەی دەسەڵاتی بەڵێن دەسەڵاتە شەریعەکەیان تا حەدی قۆڕە کردو بۆ خۆیان و سەرمایەکی زۆریشانەیە لەگەڵ خۆیان و پەیوەندێکی ئیقلیمیشانەیە و پەیوەندیشیان لەگەڵ بەغایە ئەمان بە تۆری لە زۆرەکان بۆیان چۆتە سەر پارتی چاوپۆشی لەمانەکە کە هێزی ئەمان هیچ چەکداریان هەبێ ئەمانیش چاوپۆشی لە پارتیەکەن کە هیچ چەکداریان هەبێت لەبەرەوەی شەریعەت بۆی خۆیان بدەن ئەمە وای کرد بەڵام لەو بینە لاور شێخجەنجی بۆ قوربانی ئەوەی کەوا هێزێکی چەکدار لە ئەو حجانە باسکراکەوە على ئاساس نیازی کوشتنی هەبوو بۆ چوونی من بە هەڵە چارەسەری ئەم مۆزوعکرا هیچی نیشتیمانی کوردستان ئەیتوانی حەشیمانەتر ژیرانەتر چارەسەری ئەم بابەتە بکە نەبە شێوەی ئەسکەر تاریکە بینیمان و کە بەڕێی من لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵێ بۆچی پێ دوایە دەبوو ینی ڕێگا دروستەکە بۆ نمونە چی بوو ئەگەر دادگای بە دادگام کێشەیە یەکلا دەبوو زۆر ئاسان بوو قوربانەڵم ینی تۆ ناکرێ سەباز با قسەیەکیش بۆ لاهور بکەینێمە تۆ مەسەن ڕۆژی پێنجشەمە ئەلقای قەبزی ینی فەرمانی دەستگیرکردنەکەی لاور شێخجەنجی دەرچووە بە حسابی خۆیان تۆ ناکرێ هەر ڕۆژی پێنجشەمە بتوێ دەستگیری پێویست ئینسانێکە هەم لە ڕووی معنەوی هەم لە ڕووی ئەسکەری هێز و خۆتی لە پشتە و نابێ بەو شێوەیە شخصیتی تێک بشکێنی ئەگەر ئەشتەوێ هەروای لێ بکەی مەسەن لە مزگەوت بووە ئەو ڕۆژە هەر ئەو ڕۆژە لاور شێخجەنجی لە تازیە مەرحوم ئەو عەقیدەی ئاسایش و کاملی خوای کرد هەر لەوێ ئەیانتوانی دەستگیری بکەن و لە مزگەوتەکە هاتە دەرەوە کەمینێکی بۆ دابنێن و دەستگیری بکەن نە لالەزاری شتێکە چوو نە گەڕێکی سەرچناری شتێکە چوو نە سومعەیەکێتیش بەو شێوەیە لەکەدارە بوو من بەڕێی من سومعەیەکێتی نیشتیمانی کوردستانیان لەکەدار کرد ئەو ڕۆژە لە بایە ویان نەکردا شتێکی نیشتیمانی کوردستان وەکو پێم وتی ئەو هێزە بوو کە پارتیش بارتەقایەکی دی بەس دەڵێن بەنیازی کورە تابوونە گویا ئەوانیش مافی خۆیانەوە بەنیازی ئاخر ناکرێتەوە قوربانم کوشتنی بافە تاڵەبانی نازەمدار پێدانیان بڵاو نازەم جاوە دروستە دروستنی وشتێک نازانم ئەوانە تا حەدی ڕاستەیە ڕاستە بەڕاستی من نەحاکەمم نەقعدلیم ئایا ئەمە سیناریۆ یا ڕاستی ئەوە لێگەڕین بۆ دادگا و ئەوانەی کەوا ئەیزان بەڵام بە بۆچوونی من ئەگە گریمان لاور شێخجەنجی نیەتی ئەوەی هەبووە بافڵ تاڵەبانی تیرۆر بکە بابەتەکەی کەشف بووە پێیان زانیوە بە ڕێگایکی زۆر ژیرانتر معالەجەمە کرد بۆی هەم سومعەیەکی نیشتیمانی کوردستان لەکەدار نەبێ چکە بتێ و نەتەوێت کاتێ سومعەیەکی نیشتیمانی کوردستان لەکەدارە بێ سلێمانی لەکەدارە بێ کاتێ سلێمانی لەکەدار بوو کوردستان هەمووی لەکەدارە بێ و کاتێک کوردستانی لەکەدار بوو پرۆسەکەی ئێمە وەکو میلەتی کورد هەر هەمووان ئەڵەن سەیری کرد ئەو میلەتە نەیانتوانی وەکو بە شێوەیەکی مەدەنی چارەسەری کێشەیەکی ئاوک کێشەکان لەسەر دەسەڵات و پارە بووە بۆ چوونی من کێشەکە نە کێشەیەکی فکریە نە کێشەی گەندەڵیە نە کێشەیەکی سیاسیە ئەمە کێشەی دەسەڵات و پارەیە ئەمە کێشەی ئەوەیە کێ لە ناوێکی نیشتیمانی کوردستانە دەسەڵاتی هەبێ سەرۆت و سانامی نیشتیمانی نیشتیمانی کوردستان و دەسەڵاتی ئیداری و سیاسی و ئابووری ناوچەکە دەسەڵاتی کیابێ تا ئەو لەحظەی لاوری شێخجەنجی ما بوو بە جۆرێ لە زۆرەکان هەڕەشەی لەم دەسەڵاتەکە قۆڕ کرابوو بۆی ئەی کرد بەڵام ئێستا توانیان ئەوە لەلایە کۆمەسەن شاسوار عەبدوڵاحیدیان زیندانی کردووە پێم وایە هاوپێمە سەرۆکی هاوپەیمانیش هەرگیراوە پێشووتر بەڵێ سەرۆکی هاوپەیمانی پێشووترە ئەویش هەرگیراوە یعنی سێ لایانی ئۆپۆزیسیۆن سەرۆکیان لە زیندان کراوە کەواتە ئەمە بەشێوەیە لە شێوەکانیش پرۆسی هەڵبژاردنیش لەکەدارەکە یعنی تۆ هەر هیچ نەبووە لەم تەوقیتە ئەمەد نەکردایە دەمەم گوێرە تەوقیتەکەی پێش هەڵبژاردنە ئەگەر جۆرێ لە ڕاستیش لایەکی نیشتیمانی کوردستان بێ کە من ناتوانم بڵێم ئایا نشید نیشتیمانی ڕاستەکە یان لاوچەم چکە من ڕاستی ناهور ناسم نە بافێڵ ناسم من کابرایەکەم هاتووم لێرە شیکردنەوەیکی بە کوردانە بە شێوەیە کە من خەمی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان کاتێک خەمی ئەزمونەکەم بە خەمی ئەو حیزبانەشمە کە دەسەڵاتەکان بەدەستەوەی چکە لەوانەیە بەدیل نەبێ بۆ ئەوانە گەرە ئەزمونە بڕوخێ لەبەرەوە بە بۆ چوونی من ئەوە ئەوان زۆر ژیرانەتر معاملەیان لەگەڵ ئەم بابەتە کوردا تەوقیتەکەیان لە کاتێکایە کە دوو مانگی ماوە بۆ هەڵبژاردن دوو مانگەوە نییە دوو مانگ لە 15 ڕۆژی ماوە لەم تەوقیتە ئەگەر تۆ هەندێک ڕاستیش بەدەستەوە بێ دەوانێت خەڵک باوەڕی پێ نەکا لەبەرەوە تەوقیتەکان خراپ هەڵبژارد ئەگەر هەڵیشان بژارد
با بەو شێوەیە نەبووە بەو شێوەیە عسکەرتاریە نەبووە وەکو لێکەوتەی ئێستا بۆ نمونە بەڕێز دەڵێ لێکەوتەی بوون لەسەر سلێمانی دەچڕوویەکە و لێکەوتەی لە ڕووی ئابووری وەبەرهێنان لێکەوتەی دەبێ دوای لەسەر پارتیوێکی کاتێک بە تەقەیەکی ئاسایی سەلامێ ئەکوژێ لە شارێکا کاریگەری لەسەر ئەمنێتی ئەو شارە بێ تۆ بتێوە نەتەوێت کاریگەری لە ڕووی ئابووریەوە بێ لە ڕووی ئیسیسمارەوە ئەی بێ لە ڕووی ناوی چیە گەشتیاریەوە ئەی بێ لە ڕووی بازرگانیەوە ئەی بێ لە ڕووی تۆراندنی سەرمایەدارەکانەوە کە لێرە نەبێن ئەبێ لە هەموو ڕوویەکە خەڵک جۆرێ هەست بە جۆرێ نائەمنیەتەکە جا تا ئەو کاتی تۆ ئەم ئەمنیەتە و ئەگەڕێنیتەوە بۆ خەڵک فترەیەکی ئەوێ ماوەیەکی زۆری ئەوێ کە جارێکە قەنەعەت بە خەڵک بێنی بە مستەسیمر بێنی بە سەرمایەدارەکان بێنی بە گەشتیار بێنی پێی بڵێ کاکە ئەمە شتێکی کاتی بۆ جارێکە دووارە ئێمە ئەگەر لە بیرێ بێ ئەگەر لە بیر بڵێ تاوان لەسەر گەشتیاریش بێ چۆن هەرەوە منتقی خۆ بۆ خۆی منتقی گەشتیاری بووە مەسەڵەن ئەگەر لە بیرێ بێ دوای شەڕی ناوخۆ کە هاتنەوە وتیان ئێمە جارێکە ڕێگە نادەین مردەی لە دەمی مەسعود بارزانیەوە بەڕێز مەسعود بارزانی بیستومە وتی ئێمە ڕێگە نادەین بە هیچ جۆرێک جارێکی کە پرۆسەی ئەنفال دووبارە بێت هەر لە دەستی سەردەستی ئەمان پرۆسی ئەنفال لەسەر شنگالیەکان دووبارە بوویەوە یعنی بە بەچای خۆمانەوە و ئەمانش هۆکاربوون هۆکارەکە چیە نەیانتوانین و پێویست بەرگریان لێ بکەن دوای شەڕی ناوخۆ لە ساڵی 1994 لە مانگی 5 هەتا ساڵی تقریبا ئەتوانین بڵێن تاوەکو ساڵی بەفعلی تا 96 دوای تا 98 دواتر ئەخیر جارکە یەکیان گرتەوە لە ساڵی پێمە 2005 منەوە خۆاتە و بەڕێوەبەری گشتی بووم لەبەرەوە مێژۆکەم باجە بیرە تا ئەو کاتە دواتر مەرحومی مام جەلال و جەنابی کاک مەسعود بارزانی هاتنە سەر تەلەڤیزیۆن وتیان ئێمە بە هیچ جۆرێ تاوانبار نین بەرەش بەرامبەر بە شەڕی ناوخۆ وەک بڵێ کاکە خەڵک لە خۆیەوە نیشۆتە یەکتر ئەو وعدەیان بێ ئێمە داوتیان کاکە جارێکە شەڕی ناوخۆ دووبارە نابێت ئێژاری کەش خۆگەر لە سەردەمی وزوتنەوەی گۆڕانیشا ئێمە چەکدار بوونەوەکو وزوتنەوەی گۆڕان پەلاماری ئێمەشیان ئێمە تۆقیان کردین ئێمە حەڵقەیەکی مەدەنی مامە چوار دەوری خۆمانە دروست کرد ئەو سەردەمە بە دەوری گردەکە بە دەوری نەوشێوان مستەفا دروستمان کرد نەوشێوان مستەفا لێرە نەما ڕۆی بۆ پێنجوێن ئێمەش حەلقەیەکمان دروست کرد بە دەوری گردەکە حەلقەیەکی مەدەنی بەبێ سیلاح بەبێ چەک تێگەشتی بەڵام داخەمەوە جارێک کە شەڕی براکوژی ئەتوانی نایبنێ شەڕی براکوژی کاکە ئەوەی لە ژوورەوە کوژراوە هەر برای ئێمەیە ئەوەی لە دەرەوە کوژراوە هەر برای ئێمەیە ئەمەی کوڕی فەقیر و هەژارەکەیە هەر هەموو خەڵک خۆیان بە کوشت بۆ خاتری مانەوەی دەسەڵاتی ئەمان بەداخەوە ئەمانش بەم شێوەیە پێ دوێ ڕووداوە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی پارتی ویکێتی بوون لە دانپێدانەکان ناوی هەر ئەو لێر دەهێنرێ کارگەی درۆنیێ بێ ئەژی ئەمین ناوی ڕێبەر ئەحمەد دەهێنرێ ئۆتۆمبیلی زێرەڤانی دەهێنرێ پێ دوایە کاریگەری دەبێت ئەمە یەکێ لە تۆقیتە ئەمە یەکێ لە خراپەکانی ئێمەیە هەر کاتێک لای پارتی خەلەلێک دروستە بێ ئێوێ دەسە بڵین بەشێکی خەلەلەکە بێنێتەوە بە لایەکێتی نیشتیمانی کوردستان بۆی شەرعێت بدا بەو ئیجراعاتەی کە ئێکا بەرامبەر بە نەیارەکەی بۆ لەبەرەوەی کاتێک کە پارتی دێتە مەیدان لە بەرامبەرێکی نیشتیمانی کوردستان لایەنگرانیەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ئەستوورترە بن بۆ پشتگیریکردنی حیزبەکەی خۆیان لەبەرەوەی پارتی لە ناو بەرنامەکە هەیە پێچەوانەکەشی ڕاستە کاتێک پارتی کێشەیەک لە ناوێ دروستە بێ و لە ناوچەکە دروستە بێ بۆ ئەوەی لایەنگرەکانی خۆیان لە دەست دەدەن یشێتی ئێنە ناو مۆزوعەکەەوە بڵێنێکێتی نیشتیمانی کوردستان دەستگیر لە مۆزوعە ئەمە بەڕێی من کارێکی هەڵێ من نازانم تا چەند ڕاستە یا ڕاست نییە بەڵام ئەگەر واش بێت تۆ لە سەروبەندی دروستکردنی حکوومەتای ئێستا تۆ لە سەروبەندی پێگەانی حکوومەتای ئەم بابەتە وردەکاریە زەعیفانە مەسەن ئەوان باسی ئەژی ئەمینەکەنۆنیە ئەژی ئەمین بەشێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان تام لازێ تا ئێستا من لێ سەرم سوورماوە لە معادلێ ئەم ئەژی ئەمینە مەسئولی جێگری دەستگای ئاسایش و زانیاریە وانە شتێکی ئەو لەو بابەتایە جێگری دەستگایەکی سەرۆکی دەستگای زانیاری بوو پێشتر و بەڵام دوایی لێ جێگری مەسعود بارزانی بوو شتێکی لەو چیەکە لە هەورێر ئایا پارتی ئەم پیاوە من نایزانم ئایا پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستان من ئەوە نازانم ئەوە زانیاریم نییە یعنی بە جۆرێ لە جۆرەکان ئەمە بێگومان بەلەوەی هەرواشە من سەیری ئەعلامی هەردوو لاکەم بە تایبەتی ئەو ئەعلامی کە زۆر نزیکە لە پارتیەوە زۆر ئەم بابەتە زەقەکاتەوە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمانیش زیاتر نیگەران لەوەی کەوە
مەفروزە پارتی دیموکراتی کوردستان وەک حیزبێکی هاوپەیمانێکی نیشتیمانی کوردستان حەکیمانەتر دەستی بۆ ئەم بابەتە بردایە بێلایەنانتر دەستی وەک تەلەڤیزیۆنەکەی ئێوە بۆ نمونە یا تەلەڤیزیۆنەکانی تر بێلایەنتر نەیە بڵێن ئاگری شەڕەکە خۆش بکات هەرچەند هەندێک تەلەڤیزیۆنیان هەیە بەڕێی من هەروە کاری کردو هی پارتیەکانیش بەڵام هەندێک دەستگا و هەندێک خۆی سۆشیال میدیا بەڕاستی حسابی لەسەر ناکرێت بۆ چوونی من کاریگەری ئەبێ و لە ساردکردنەوەی کۆبوونەوەکانی پارتی وشێتی و درەنگتر پێگەێنانی حکوومەت بە تەنانەت من تەسەورەکەم بۆ پێکهاتنی پەرلەمانیش ئەوەی کەوا ئەیانەوەی سەدەسەی سەرۆکاتی هەڵبژێرن بە تەسەورەکەم کەوتیان لە مانگینەوە پێش ئەو حەدەسە بەڵێ پێش ئەو حەدەسە ڕووداوانە پێش ئەو حەدەسە بوو بەڵام بە تەسەوری من بۆ ئەوەش لەوانەیە کاریگەری هەبێ ئێستا یەکێتی دڵی گەرمە مەسەلا گومانێ هەبێ پارتی ببوورە بە ئەمە تاواکەم یەکێتی دڵی گەرمە بابەتێکی ناوخۆی خۆی هەبووە مۆزوعی کۆنی خۆی هەبووە لەگەڵ لایەنێکیکە لە ناو سلێمانی یەکلایی کردوێتەوە نەبووە پارتی تەدەخلی لە مۆزوعا بکردایە حتا لە ڕێ ئەعلامیشەوە ئەوەی کە بینیمان هەرچەند ئەوەی کە من بینیم بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسعود بارزانی بەیانێکی زۆر لاوازی دەرکرد کە نەبووە ئەوە بیتە وەک سەرۆکی هەرێم وەک فەرماندەی هێزە چەکدارەکان ئەمری بکردە بیوتە کاکە بە ئەمری فەرماندەی هێزە چەکدارەکان نابێ هیچ هێزێکی چەکداری سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری لەو پرۆسێ بکە ئەوە ئەمریکی لەو شوێ دەکرێت و هێزی چەکداری هێزە کازێ هێزی ئەجوڵێ چۆن ئەبێتەوە بەم شێوەیە ئاگات لێبێ هێزەکە جوڵاوە بەڵام بێدەنگیش بەرامبەری تەمە بەیانێکی زۆر بەڕێی من خەجوولانە بوو ئەوەی سەرۆکی هەرێمیش هەم شەرمنانە بوو ئەوەی سەرۆکی حکوومەتیش هەر شەرمنانە بوو هەر عینی شەو شتێکی بڵاو کردو بەڵێ بەس دڵێ کێشەی نێوان یەکێتی نیشتیمانی و ئەخ نابێت تۆ هێزی سەرواش نییە هێزی چەکداری هێزی ئاسایش بەکار هاتووە سەر بە وەزارەتی ناوخۆیە هێزی ئاسایش ئەنجومەنی ئاسایش سەر وەزارەتی ناوخۆیە ئەنجومەنی ئاسایشە با بڵێن کاتە سەر بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسەڵەن هێزی دژە تیرۆر بەکار هاتووە هێژی کۆماندۆ بڵێن ئەمانەی کەوا بەکار هاتوون ئەم هێزانە سەر بە هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان ئێمانە سەر بە سەرۆکی هەرێمی کوردستان کەواتە تۆ ئەبێ پێیان بڵێ چۆن لێرە لە مەسەر ئەم هێزانە لەژێر فەرماندەیی سەرۆکی حیزبێکە جوڵی پێکرێ تەنانەت جێگری سەرۆکی حکوومەتیش لێرە نەبوو لەو کاتە لەبەرەوە ئەمانە خەلەلی ئیداریە بە پێمانەڵێتەوە جارێکی کە نەخێر ئەم وڵاتە نەک دوو ئیداریە دوو دەسەڵاتیە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان و ئەوش لایەت نەچێ کاریگەری دەرەکیش لە مۆزوعا لەم ڕووداوە دەوری خۆی هەیە لەم ڕووداوە لەم کاکەیسە تۆ سێریکی پەیوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ وڵاتە عەرەبەکان ئەوەی سەبوون بە جەبهەیەک تورکیا لەگەڵ رووسیا و هەندێک لە وڵاتانی بوون بە جەبهەیەک ئێران بە تەنها ماوەتەوە لەگەڵ شیعەکانی بەری مقاومەی ناو عێراق طبعا ئەوانیش بەرێکن بۆ خۆیان و بە شێوەیە لە شێوەکان ئەیانوێ لایەنگر بۆ خۆیان زیاد بکەن بە تایبەتی دوای ئەوەی هێزەکانی ئەمریکا کشاوەتەوە ئێستا دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران لە ناو عێراقا زەقتر دیارە باشتر هەستی پێکرێ لەبەرەوە ناتوانم بڵێم من ئاگادارم و ئێران ئەمری کردوانە بەڵام پیا و گومانەوە کاکە ئەمە دەستی دەرەکیشی لەگەڵا کرد کامیان مەبەست ئەوەی دانپێدانەکەیان ڕووداوە دانپێدانان خۆ من محقیقی عادلی نیم نایزانم مەبەست چوونە سەر لالزار مەبەست ینی ئەگۆک و تەصفیح حساباتەکە مەبەستمە لەوانەیە احتیمالە دەستی دەرەکیش لە مۆزوعەکە هەبوو بێ مەسەن بۆ نمونە لەوانەیە لە هەور شێخزەنگی محسوبێ لەسەر لێکێ لەم بەرانە مەسەن بەیەکێتی نیشتیمانی کوردستان محسوبێ لەسەر بەرێکی تر ئەمانە شەر کاریگەری هەیە بۆ خۆی بەڵام من بە بۆچوونی منە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر حەکیمانەتر زۆر ژیرانەتر چکە یەکێتی تەنام بۆ یەکێتیەکان نییە بۆ ماڵی بافڵ تاڵەبانی نییە بۆ ماڵی قوبات تاڵەبانی نییە یەکێتی نیشتیمانی کوردستان سەر تەمسیلی لە دێگەڵە بەم لاوەکە هەر حرەکەی تێ بکە کە ئەمن و ئاسایشی ئەم ناوچەیە تێک بدا کاریگەری لەسەر سلەیمانی و ناوچەکە بێ و هەمان شێوەجارێکە دووبارەیەکەمەوە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر هەر چوارپاری کوردستانیشە بێ بۆی ئێمە ئەم سوعیمان لەکەدار نەبێ ئەم ئەزمونەش بەپارێزین بەڕاستی یعنی ئەشەرمە یعنی ئێمە دوای چەند ساڵ دوای 30 ساڵ جارێکە بگەڕێنەوە بۆ شەڕی براکوژی و شەڕی یەکتر ئەوەی کە پێت وێسە دروست بووە هەر حکمی بنەماڵی هەم لە هەولێر
هەم لە سلێمانیش تاو ینیەوە گومانە تۆ سەرنج بدە سەرۆکی مەسەلەن هەرێمی کوردستان نێچیروان بارزانیە سەرۆکی حکوومەت مەسرور بارزانیە وانە باشە لێرەش سەرۆکی تاوان سەرۆکی حیزبەکە لە وەلا مەسعود بارزانیە بەڕێز مەسعود بارزانیە لێرەش سەرۆکی حزب بەڕێز بافڵ تاڵەبان نوێنەرایەتی حکوومەت بەڕێز قوبات تاڵەبانیە ئیتر هەرو حیزب نییە کاگە حیزبەکانی کە ژوای لاتووە ئێستا مەسەرەن بۆ نمونە حتانەوەی نوێ مەسەرەن شاسوار عەبدوڵواحید گیراوە یەکسەر خوشکەی چۆتە شوێنی زۆربەی حیزبەکانی هەرێمی کوردستان حیزب هەیە 39 ساڵە مەسەرەن هینەکەی سەرۆکەی نەگۆڕیەوە جگە لە حیزبی شیوعی لە هەرێمی کوردستانە بە تەسەوری من زۆربەی حیزبەکان ئەو حیزبە وردیرانە ناڵێم بەڵام زۆربەی حیزبەکانی هەرێمی وەکو هێزی چەکدار ئەوە مەترسیش نییە سەر حزب جوڵی پێ بکات جا لێرە بێ یاخود بوونم لە لێرە ئەو ڕوودا ڕوویدا پێشتر ئەوەی خورشی تەرکیە بوو زۆرە لە یاخی بوون ئەو هەرچەند لە سەر زەوی زار بوو بڵین ئەوەی نەبوو بەس دوایی ئەوەی خورشید هەرچی فەرقیە بوو خورشید هەرچی شەڕی نێوان دوو عەشیرەت بوو عەشیرەتی گۆران من وان بیست لەگەڵ عەشیرەتی هەرچی بەحساب ئەم هێزەی کە بڵین مەسرور بارزانی نردوێتی بۆ ناوبژی نردوێتی من مۆزوعەکەم ئەوە بیستووە لە هەمان کاتیشا هەمەریان سووتان شتیان سووتان بە تەسەوری من پارتی ژیرانە تەعاملی کرد لەگەڵ مۆزوع زۆر ڕایان ژیرانە تا ناژیران ئەیانتوانی زەربە بدەن لە کاکە ئەو قووەتی لای ئەمان هەیە لای ئەوانیش هەیە ئەیانتوانی ئەمان ئەو قووەتیان پێ ئەوانتوانی بێن بەسەر هەرچیەکان و بەڵام ئەو کاتە ئەو ئاڵۆزیەی کە لێرە دروست بوو ئەو لەکەداری کە لێرە دروست بوو ئەگەر پارتی ژیرانە ئەو تەعاملی نەکردایە لەوێ سەد بەرامبەر بوو بە لەکەدارکردنی چکە بۆ یەکەم پایتەخت لەوێ قونسڵگەریەکان هەموو لەوێن زیاتر ئەوان بڵێن نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن ئەگەر تەنانەت ئەگەر من بیستومەڵێن شەڕەجنێ و ڕوویاوە لە بینی نازام چێ و چێ ئەوانە بەڕێی من ئەوەشیان تەحمل کردووە ئەوان ژیرانتر تەعاملیان کردەکەن بۆچی من هیچ نیشتیمانی کوردستانیش ئەوە بەم شێوەیە تەعاملی کردایە هەندێ بابەتی تەقبول بکردایە لەبەر خاتری بەرژەوەندی گشتی و لەبەر خاتری سلەیمانی و لەبەر خاتری هەرێمی کوردستان بمبورە هەندێ تەعەدا هەندێ وەکو کابراڵێ سوکایەتیشی قبول بکردایە بەڵام با بۆ شێوە نەکەوتایەتەوە بە شێوەیەکی زۆر ژیرانە ملاوشەنجەنگیم لەگەڵ براکان ئەم خسە ناو کەمینێک و ئەم گرتن و ئەمیانە تەسیبی دادگامە کرد باش وەکو لێکەوتی ئەوەی کە باز دەکرێت ئەمڕۆ کۆنگرەی سۆسیال دموکراتەکانە بوو بۆ شار جێباری دەڵێن پانێڵێکیە بووە نەهاتووە نێچیروان بارزانیش ناتوو ئەو پێویستە پێ دوای بەم ڕووداوانە من خوێندمەوە من بێگومانەوە بێکاریگەر نییەوە بێکاریگەر نییە بەڵێ چکە جۆرێ لە ساردی کەوتوتە بینی پارتیویکێتی ئەوانیش خۆ نایەن بۆ شوێنێکە سارد بن لەگەڵ بەرامبەرەکەن بەڵام ئەوەی من خوێندمەوە لە ڕوونکردنەوەیەکی ئەنجومەنی وەزیرانە نێچیروان بارزانی وای وتووە توێتی ئەوەی ئەوانەی کە هاتوون لە وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی دنیاوە و شیمالی ئەفریقا ئەوانە کە هاتوون بۆ کۆنگرەی سۆسیال دیموکراتەکانی وڵاتی عەرەبی بۆ ناوەیە لەو ئاستان نەیبینیەوە کە خۆی ئامادە بێت بۆ شارزێ من ئاگاداری و شارزێباری پانێڵی کێ بۆ ژناتەوە یەکێتی گومانی هەبێ پارتیش من بۆیە بە جەنابتم وتم لاوانەیە کاریگەری لەسەر دواخستنی هەڵبژاردننی لەدان پێدانەکان باسی وەزیری ناوخۆش دەکرێت ڕێبەرەحمەد چۆنە من لەبەرەوەی ناچمە سەر مۆزۆی دانپیانەکەن نە ئەڵێم ڕاستگەری ئێستا دەڵێن درۆن کارگەی درۆن لە هەولێر هەیە دەڵێن باش آخر ئێمە سادە فەرموو بەڵێ تۆ کە تۆ ئەڵەی کارگەی درۆن لە هەولێرێ ینی پارتی تۆش لە مەوزوعات بەشێکت هەیە بەس ئایا ئەمە تا چەند ڕاستە تا چەند ڕاستیان نە من محقی عەدلیم نە جەناب محقی عەدلی ئەوە بێتە لای دادگا و حاکم و ئەو چی ئەتوانێت ئەو بابەتە بسەلمێنێ بەڕاستی نە بە من ئەسەلمێنێ نە بە من ڕادەکرێت باشە بەس وەکو هێزی ئەمنی ئێستا کە ئەو ڕووداوانە ڕوویاندایەوە پێشتری شەڵێک کە بووە خستنەوەیان جا هێزی جۆرا و جۆر هەر ڕەنگە ئێستا کەمترین تەداخول هێزی پێشمەرگە هەبێ وەکو پێشمەرگە ئەوەی کە لە وزارتی پێشمەرگەیە دەنا هێزە تایبەتەکانی دژە تیرۆر و نازانم ئاسایش و پاراستن و زانیاری و هێزی تایبەت نازانم کۆماندۆ ئەوانە ڕەنگە زیاتر بەوە ئەرکەکان جێبەجێ بکەن کاریگەری چی لەسەر داهاتووی کوردستان ئێستا هەر سەر و حیزبێک مامەڵە بکە خۆی بۆ بنە ماڵەیەک هێزی هەبێ بۆ ئەوەی تر داخەوەی مەسەن سۆشیالیستیش هێزی بەڵێ ڕاست
یعنی تۆ کاتێ چاو لە تۆکە ئەڵێ کاکە ئەو بۆ هەیەی با منیش هێزێکم هەبێ وانە من لاوەری شێخ زەنگی ئەڵێ کاکە بۆچی یەکێتی نیشتیمانی و پارتییانە با منیش هێزێکم هەبێ هەرچەند لاوەری شێخ زەنگی پێم وایە بەناوی پاسەوانەوە داینەوە بەس پاسەوان ناکاتە مەسەن 100 چەکدار و 200 چەکدار ئەوە بە کوردیەکەی تۆزە مبالەغی هەیە بەڵام بام ئێمە سەرنجێ بدەین وەکو لە سەرەتای بەرنامەکەش باسمان کرد 332,000 چەکدار هەیە لە هەرێمی کوردستان لە هەموو وەزارەتە بە پۆلیس و بە پێشمەرگەوەوانە یعنی ئەگەر ئێمە سەرنج بدەین هەموو یەک چەکدار بەر 18 کەس یعنی لە 18 کەس لە هەرێمی کوردستانە چەکدارێکی بەرەکەوێت ینی لە هەرێمی کوردستان هەر 18 کەسێک چەکدارێکی بەرەکەوێت و بابەتیش کەش هەیە بەپێی دەستوریش مثلا کاتی خۆی ئێمە ڕەخنەمانەگرت لەوەی کاتی لە کاتی داگیرکردنی کەرکووکە ئەمانت بۆچی هێزی چەکداریان بەکارهێناوە گلەیمان بەڕێز فواد مەعسوومە کرد بۆچی دەسەڵاتی خۆی وەکو ڕئیس جمهور و پارێزەری دەستور بەکارهێناوە کە بڵێ حکوومەتی عێراقی نابێ ئێوە هێزی سوپا و حەشدی شعبی بەکاربێنن بۆ گرتنەوەی کەرکووک لە 16 ئۆکتۆبەر وانە گلێ ئەومان لا حکوومەتەکە وفعلەن واشە چونکە لە دەستورە هاتووە هەڵێ نابێ هێزە چەکدارەکان ئیشیان پاراستی سنوورە نابێ بە هیچ جۆرێ نابێ بەکار بهێنێن بۆ کێشە ناوخۆیەکان پۆلیسی محلی ئەتوانێ بەکار بێ خەینا مەسەن بەڕێی من بۆ ئەم کێشەیەش کە لە نێوان بەڕێز لاهور شێخ جەنگی و بەڕێز بافڵ تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەیگەل بە ئاوا بڵێ ڕوویدا بە چوونی من ئەبوایە بەپێی دەستوریش بێ ئەو هێزە چەکداران جگە لە پۆلیس هیچ جێزیکرد نەچوایەتەوێ بۆ چوونی من ئەگەر تەنها پۆلیس بچوایە بۆ ئەوێ چواردۆری ماڵی لە احتیمال هەبوو لاهور شێخ خۆشی دەستی بکە بە تەسەووری خۆم یعنی بەو حەجمە نەبوایە لەبەرەوە بەپێی دەستوریش بێ نابێ هێزی چەکدار بێ اینجا تۆ سەرنج بدە ئێمە 332,000 چەکدارمان هەیە لە هەرێمی کوردستانە لەولاوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئێران ئێمە هیچمان پێ ناکرد بەرامبەر بە 50 زیاتر لە 50 خاڵی سنووری داگیر کردووە تورکیا 50 پێگەی هەیە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 50 پێگەی هەیە و شوێنی داگیر کردو و هەرتیاشی ماوەتەوە و بە چیای گەورە گەڕۆشەوە ئێمە بەرامبەر تورکیا هیچمان پێ ناکرێت بەرامبەر بە حەجی شعبی ئەوە بوو لە 16 ئۆکتۆبەر ئێمە لە سەدا 51 ڕوبەری کوردستانمان لەدەستدا کەواتە نەبەرامبەر بە عێراق نەبەرامبەر بە تورکیا کەمانە نەیاری ئێمن نەبەرامبەر بە ئێران ئێمە هێزەکانمان هیچی پێ ناکرێت کەواتە ئێمە 332,000 چەکدارمان بۆچی بۆ ناوخۆیەوە بۆچی ئاخر بۆچیدا ئەمە بۆ یەکلاکردنەوەی ناکۆکی نێوان حیزبەکانە وەک ئەوەی کەوا ڕوویدا لێرە و بۆ سەرکوتی خۆپشاندەران باش بەس با دو پرسیار لەسەرەوە دۆسیەکە ئەوەی کە پەیوەندی بە بوونی چەکداری ئەژیەمین لە لالزار و ئەوانە وەڵی بە بۆچوون ناوەی بەڕێی من ئەوەیە هۆکارە بۆ ئەوەی کە ساردی دروست بێ لە نێوان پارتی و شێتی بەڕێی من ئەگەر ئەوەش هەبێ ئەوەش ئەوە ئەوان بقرتانایە بێدەنیان کردە سامیتیان کردە تا لە دادگای ئەگلایە بۆ ئەو کاتە گلیان لە پارتی دیموکراتی کوردستان تۆ لەلایەکەوە کەسێکی لای ئەمەد پەناداوە لەولاشەوە دی هەر ئەو کەسە خەڵگە نێرێ بۆ ئێرە و دژایەتی سەرۆکی حیزبەکەی ئێمە پێکا بۆ چوونی من حتا بڵاوکردنەوەی ڤیدیۆکانیش لە شاشی تەلەڤیزیۆن پێش دادگایکردن کارێکی هەڵێ ئەوە دادگایی تەواو بووە دوای دادگای بێتە خەڵکی کوردستان فەرموو ئەمە بابەتەکەیە کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان تووڕە کرد ئەو ئیجرئاتانەمان کرد ئەو بابەتەکەی ئەو کاتە خەڵکی کوردستانی زۆر لە قەناعەتی پیا بوو بەڵام بە شێوەیە پێش دادگای کردن تۆ ئەمانە بسەلمێنی بەڕێی من ئەوە شێوازێکی جوان نیە پیشاندانەکەمە بەس پیشەی نییە باش ینی بەڕێی من دادوەریش نییە یعنی دادستانێکی جوان نییە ئەوە پێش ئەوەی دادگا دادبینی تیا بکە تۆ تۆمەتبارەکان ئاوا لەسەر تەلەڤیزیۆن بشێت ئەوە دوای ئەوەی دادبینی کراوە دادگا بڕیاری تۆمەتبارکردنی ئەوانەیدا ئەو کاتە بۆ خەڵکی کوردستان بڵێ کاکە خەڵکی کوردستان ئەمانە خیانەتیان بەرامبەر بە یەکێتی نیشتیمان و بەرامبەر بەناوچەیە کردووە ئەوە مەسیرەکەیان باش وەکو داهاتووی هەرێم حی باسیزی چەکدارت کرد ئەو حزب کۆنتڕۆڵی کردووە داهات بە هەمان شێوە مەسەلەی دادگە کاریگەری نەسەر دادگە خۆی خۆ سەرۆکی کێتیش بۆ منە خۆشی برای ئاراس شێخ جەنگی دەڵێ کاتێک ئێمە دەسەڵاتیان هەبووە ئەمریان بەدادوەر کردووە
دۆخی کوردستان یعنی ئێمە لە نەبوونی دامەزراوەکان بەرەو کوێتەوە ئێستا بەو باسی پەرلەمانت کرد باسی حکوومەتت کرد دادگا هێزی ئەمنی زین چۆن ئێمە بیناکردنەوەی دامەزراوەکان هیچ جۆرێ نابێ هیچ تێگشتگیر بکەین تعمیم نەکەین بۆ هەموو شتی بەڕێی من ئێستاش بەو سڵتەیە کەوا پارتی و کێتی هەیەە نەناو دادگاکانە دادوەری زۆر شەریف و زۆر شەرافەتمەندمان هەیە کە خۆی ڕادستی ئیرادەی جگەر لەو قانونی لە بەدەسایەتی و خوا خۆی ڕاستی هیچ کەسێ ناکە بەسکەمین ئەمێنێتەوە بەڵێ کاتی تر تۆ بەڵای من ناڵم کەمینەوانێ زۆری نەوابێت بەڵام احتیمالە ئەوان کاتی بیانێت کەیسێ بەڕێوە برن بیان بە دادوەرێ ئەو دادوەرە بەزڕنگە بۆ کەیسێکی ئاسایی تداخل نەبێ بەس بۆ کەیسی گەورە تداخل نییە ئەوەی کەیسێکە کۆمەڵایەتیە حاڵەتێکی دزیکردن بەعرزگەم زین چۆنە من کاتێکە ناو دادگاکان نەبم لە ناو دادبینیەکان نەبیم بەڕاستی نامەوێت شاهیدیەکی من وەرە شاهدیە بدەم کە بێ ئاگام لی من بۆ خۆم شاهدیەکە دەم بۆ خۆم لەسەر خۆم من شکاتم سکاڵایەکم کرد لە حکوومەتی هەولێر لەسەر کەسێک تەشیری بە خۆم کرد باش من محکەمەکەشم بردەوە مەحامیەکەشم پێم وایە ئەو ئەندام پەرلەمانەکەی ئێوە بوو ئەوەی بەغاتان کاکزانە نا کارزان نەبوو کاکزان محەممەد هاودیانی بەڕێز ئەو یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی ئەو حامی من بوو کەیسەکەی بۆ من بردەوە دووەریش بە کامیلی قەنەعەتی بە سکاڵەکەی منە بوو بەڵام لە دەرگای تەمیز کاریگەریان لەسەر داگای تەمیزە بوو سکاڵەکەی منیان ڕەت کردەوە هیچ بێگومان لەوەی بەڵام من دەسەڵاتێکم نەبوو سکاڵەکە ئەمە مابەس وەکو خۆم لێ بۆ ئەیزان بەڵام من ناتوانم بڵێم بە هیچ جۆرێ نیە گەورە بۆ دۆسی گەورە بۆ نەوت بۆ قاچاقی سنوورەکان بۆرز بە سەراکنی داهات زەوی و زار ینی کاگرحکی من نەمود کاریگەری نییە منوتم دادوەری شەریف و خاوەن ئیرادەمان هەیە و زۆریشن بەڵام من بەپەرستم نەوت کاریگەری نییە هەیە بەڵام تۆ ناتوانێت بیسەلمێنی باش بەزیستە دەرفەتێکی بۆ خڕخستنەوە بۆ دامەزراوەکان ینی 33 ساڵە وەکو بیناکردنەوەی حکوومەت بیناکردنەوەی پەرلەمان دامەزراوەی دادگا چەکدار سەرنج بدە ئێمە 32 ساڵە نەمانتوانێت هێزێکی نیشتیمانی دروستکەین 32 ساڵە نەمانتوانێت ئاسایشێکی هاوبەش دروستکەین 32 ساڵە نەمانتوانێت ئەم دوو ناوچەیە وەکو وا لێ بکەین کە بە یەک وەکو کابراڵێ یەک ناوچە سیر بکرێ یەک دەسەڵات سیر بکرێ وامان لێ هاتوو ئێستا محەممەد شیع سوودانی دوێنێکە واژۆی ئەو موچەی کردۆ بە هەرێمی کوردستان وەک بزی پێهاتنەوە کردوی بۆ معلومات توتی ناکرێ خەڵکەوە نەبێ موچە بێ ژێنا قەنەعەتی بەناردنی موچەکە نەبووە بەزەی بە ئێمە هاتووە یعنی تۆرە لە ساڵی 2010 حکوومەتی عێراقی پێک نەهێنرا هەتا نەهاتن لەسەر دەستی مەسعود بارزانی لە هەولێر پێکیانێنا ئێستا ئێمەمان لێ هەبێتەبێ وەکو خێر وەکو سەدەقە لە بەغاوە چاوەڕێ بکەین موچێ بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەمە هۆکاری چییە؟ هۆکارەکەی ئەم جۆرە شقاق و نیفاقەیەکە لە بینی خۆمان هەیە ئەم ناکۆچیە لە بینی حیزبەکان خۆیان هەیە و لە بینی نێوان حیزبەکانە هەیە ئەم هۆکارەیە گینە خۆ خەڵکی هەرێمی کوردستان سەمعا وەطاعە تا ئەم لەحزەیە باوەڕی وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی کە ئەوانن کە ئەبێ بڵین دەفەی دەسەڵاتیان بەدەستەوە بێ یان ئۆپۆزیسیۆن بن لە هەرێمی کوردستانە بەڵام کاتێ خەڵکی کوردستان قایلە بەمە ئەمە ئەوانی بە برا گەورەدانەوە ئەوان برا گەورەی خۆیان ناپارێزن سواری سەری کۆڵی خەڵکی هەرێمی کوردستانیش بوون بەو شێوەیەش ئەیبەن بەڕێوە بە ناچاری ئێمەیان ڕسووا و زەریری دەستی حکوومەتی بەغا کردووە وەکارەکەی سیاسەتی هەڵی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە ئێمەی بەو شێوەیە ڕەزیل و ڕسوای بەردەمی دەسەڵاتدارانی هەرچی شعبی و حکوومەتی عێراقی کردووە بەو شێوەیە ئاوا وەک خێر وەک حەسەنە ئێستا موچەی ئێمە بنێرن لە دوای 100 ڕۆژ یەک موچە بدەنێ بەڵێ وەکو حکوومەتیش کە باز دەکرێت مانگێکە حکوومەت لێرە کۆنە بۆتەوە ئیشی نییان هەر ناتوانێت کۆبێتەوە باسی کاربڕێ کەرمە بەسێتەوە باسی حکوومەتی بەدەست حکوومەت جەمسەری هەموو دەسەڵاتێک سەرچاوی هەموو دەسەڵاتێ پارێ تۆ پارە دەدەستداوە اینجا من بۆم پارەی لەدەستداوە پارەی سادە فەرمووە ئەخر تۆ ئەوەی ئەو پارەی ئەی بە خەڵک لای تۆ نییە پارەی تۆ بوجەیە بوجەکە لای تۆ نییە ئێستا بوو لای حکوومەتی عێراقیە تۆ هیچ بەدەست نەماوە بم بوورە وەکو داهاتی ناوخۆ ئەزان نەوتیش لای ئەو نییە نەوت احتیکاری کۆمپانیاکانی بەرهێنانی نەوتە و گازە
ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕەهینەی دەستی کۆمپانیەکانی بەرهێنانی نەوتە بۆتە ڕەهینە بەدەستیانەوە ئەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەکەیان نا بەڵام بە ئاشکرا ئەڵێن ئێمە حازرین مەرجەکانی بەغا جێبەجێ بکەین بەڵام کۆمپانیەکانی ئەپیکۆر ئەڵێ ئێمە ئامادە نین $16 کە ڕەزامەندیان لەسەر داوای ئێستا داوای زیاترەکەن داوای ئەوە باوەڕیان بە حکوومەتی هەرێمی کوردستانمان نەماوە ئەڵێن ئەبێ ئێمە نووسراوێکی ڕسمی واژۆکراوە لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقا هەبێ یعنی لەو بەینا پاسیفی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن سەرنج بدە ئێمە چیمان لێ لەسەر هاتووە نەوتێک کە لەسەر بۆریەکی نەوتەکە بیرەکە هەمووی لەسەر خاکی هەرێمی کوردستانە بەڵام کۆمەڵێک کۆمپانیای محتەکر قۆڕەخکار هاتوون دەستیان بەسەر ئەو سەرۆت و سامانە گرتووە تەنانەت تەوان لەگەڵ کۆمپانیا ئەو هەروان خۆیان نین هەندێک کۆمپانیای بەرپرسەکانیش لەگەڵیاتی لە سای بەرپرسەکانە ئەوانە حکوومەتی هەرێمی کوردستان پاسیف کردووە خۆیان دەسەڵاتیان بەسەر سەرۆت و سامانی هەرێمی کوردستانە کردووە ئەمە پێویستی بە وەرچەرخانێکی زۆر گەورە هەیە وەگەوەی ئەحمەد حەسەن بەکری لە ساڵی 1972 کردی کە تەعمیمی نەوتی ئەلان کرد بە بۆچوونی من ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی هەنگاو هەڵ نەگرێ ئەوڵی تێکەوتووە لە عەقدی شەراکە بەرامبەر بە کۆمپانیا نەوتەکان کردوێتی بەپەلە هەوڵ نەدا ئەوە چارەسەر بکە بە بۆچوونی من ئەو کەمە دەسەڵاتشکەوە هەیەی و ئەو ڕەنگ و ڕوخسارێکی ئیساهاتی ئەوەش دەدەست ئەو باسی نێوتەکە بەس وتی داهاتەکان لەزنەوەی داهاتی ناوخۆ ئیدار کۆکردنەوە کۆمپانیای حیزبی ئێوە نیە 120 ملیار دینارە نێرن بۆ بەغا 120 ملیاریان دەست ناخۆ ناڵم 120 خۆتۆ ئەوان هەندێ سەمەسەن تۆ پاکردنەوەی شارەکانەوە پارەیەوێ ئەو خزمەتی زای بەڕێوەبرنی فەرمانەکان پارەی ئەوێ تۆ بێ پیا قسێ بۆ دزیش بکە بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ ئەوان بەبەسم ئەو نییە ئەو مەسەلێکی کوردەواری خۆمانە یعنی ئەوانش ئەگەر پارە بۆ دەستۆنەوێت و چۆن توانێ وڵاتە بەڕێوەبەری بەڵام لێرە حەلێگە ئێوە مۆزوعەکە هەموو داهاتەکە بۆ تو بە زۆڵە لە سا 12.6 داهاتی بۆچی خۆیان لەوە دزنەوە بۆ حکوومەتی عێراقی نانێرێ بۆچی ئەمانی چاوپۆشی لێکن لەبەرەوەی بەو شێوەیە ئەو نەوتەی کە دەریێنن بەشێکی لێ بفرۆشن یا ئەوەی کە ئێستا باسە لەو ڕۆژەی کەوا ئێستا ئەوەندانیان بەواناوە کە لەگەڵ بەغاڕێ بکەون تا ئەم لە حەزەیە لە 800,000 بەرمیلەوە ئێستا بەرەو لە 200,000 بەرمیل ڕێکەوت هێنەی داهاتەکەی بۆ کوێچی هێوا بێت پێمان بڵێن داهاتەکەی بۆ کوێچی وانە ئەو ماوەیە لە ڕوونکردنەوەیەکیش نییە بۆ نییە لە بەرەوەی پەرلەمان نییە بۆ نییە لە بەرەوەی چاودێری دارایی نییە شەفافیت نییە ئێمە ژەبێ هەتەنا چاوەڕێی ئەوە بین لە شوێنێکەوە دروستکایی یەکزانێرێکمان دەستکەوێت و بێن لەگەڵ ئێوە باسی بەڵێ گەشتبینی بۆ داهاتووی هەرێم ئەو دۆخە ناوچەکە بەرەو گۆڕانکاریی زۆر خەتەرناکە چێ بە تایبەتی دوای کشانەوەی ئەمریکا ئەگەر خوای نەخواستە جارێکی کە شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران ڕوو بدات یان لە ئەو کاتە عێراق شەگرێتەوە کە عێراقشی گرتەوە لەوانەیە تورکیاش دەستدرێژی بکاتە سەر ڕۆژ ئاوا یعنی بەڕێی من گۆڕانکاریە ڕوئەدا تەسەوڕ ناکەم لە بەرژەوەندی خەڵکی کوردستان سپاس دەکەین کاک عومەر عنایەت چماندمان کردی سپاسیان بەدەم سپاس ببینەرانی بەڕێ سپاس باوکارانم خواتان لەگەڵ